سڵاو هاوڕێیانی خۆشەویست، هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێیاتم وڵاتان بۆ تەواوکردنی یاری براذەرز. ماوەکی باشە پارتی نوێم دانەناوە، حەقی خۆتان ئاگەگلەی بکەن. ئەگەر بە ئەگەری زۆرەوە دووە پارتیش دەبێت، چیرۆکەکەمان بەرەو کۆتایی دەڕوات و بزانین دووبرایە کە دەتوانن چارەسەر بۆ باوچیان بدۆزنەوە یاخود باوچیان ناتوانێت لەو نەخۆشە کوشندەیە کە تووشی بۆ ڕزگاری ببێت. جا ئێستا گەیشتونێتە ئاخیر شازادەکەمان ڕزگار کرد. برا بچووکەکەی سیقەی بە شازادەکە نییە، بەڵام برای گەورەکەی وەکو ئەوەیە کە عاشق بووبێت، بۆیە شازادەکە ئاراستەی کوێن دەربێت بە دوای ئەو دەکەوێت با چیرۆکەکە بەردەوام بێت. بۆیە ئەگەر ئەو ڤیددیویانت بەدڵە وەکو هاوکاریەک بۆ کەناڵەکە لایکی ڤیددیوکە و سەبسکرایبی کەناڵەکە لە بیرمەکە با بەردەوام بیمزان چیرۆکەکە بەرەو چێ دەڕوە. شازادەکە بەڕاستی جێی باوەڕ نییە، بەڵام ناچارین ئێمە هێناوەتە ئەو شوێنە ترسناکە. با بڕۆین. ئەوە چیەوە؟ وەکو پێشتریش باسم کرد، ئەوانەی دیانەوە یاریەکە 100% تەواوکەن، سەیری هەموو پارتەکان بکەن، شوێنی هەموو ترۆفیەکانم باس کردووە، بە ئاسانی دەتوانن یاریەکە 100% تەواو بکەن. شوێنێکی هەتا بڵێ ترس یاڵڵا. ئەوە هەنگاوی یەکەم. ئەی هاوار تنا شیرنا. زۆر ترسناکە. ئەی هاوار بوو بە یاری ترسناک وەڵڵا. ئەی هاوار دەبێ بە برا بچووکەکەی یاڵڵا. خێرا خێرا خێرا. ئەوە بۆ ئەوە یار دەی یاڵڵا یەک یەک دەبێ دەست و قاچی لێکێنەوە. ئەوە یەک. ئەی هەوار هەوار کۆنتڕۆڵکردنی تۆزە قورسە. یاڵڵا ئەو دەستەشی نازانم دەست لێیان قاتە. هەمووی یەک شتە. ئەوە دوو. یاڵڵا دەستخۆش ئاسانتر بێت. بە ئەوەش لێکەینەوە. ئێستا هیچی پێوە نایڵێ. ئای دەستخۆش سێ دانەی ماوە. ئەو جارێ غاتە برا گەورەکە. ئەوەش لێکەینەوە.
یاڵڵا دەی دەست خۆش تەنیا دوودانەی ماوە خیانەت لە ئێمە دەکەی یاڵڵا یاڵڵا ئاری وەڵڵا دەی ڕایکێشە یەک دانەی ماوە ناشیرین ئاخیر دانش ئەوە ئاخیر دانە بۆ کەچین شتێکی ناشرین بوو ئەو بووە شازادە بەدەستە خۆی نەبووە وەڵڵا بەخۆی ئەی هەوار ئەی هەوار خەریک بوو دووبارە باوەڕی پێ بکەم وەڵڵا براکەی ڕۆی ئەی هەوار ئێمە دەمانویست باوکی ڕزگارکەین خۆی مرد باوکی دڵی خەبەری داوە ناتخوا ئێستا باوەڵەکە بزانێ زیاتر نەخۆش دەکەیت هەر بەرگە ناگری بەڕاستی پێم ناخۆش بوو ئەی هاوار دیمەنێکی زۆر خەفەتاویە ئەی هەوار خێزانەکەی لەدەست داوە و ئێستاش کوڕە گەورەکەی ئەی هەوار بەس ئەگەر زوو بگەنە دارەکە ئەمەلەکەیە ئەویش نەمرێ ئەو شتە پیسە لەو کاتە ناسکە ئەی هەوار با بچین بزانین دەتوانین ڕزگاریکەین یاخودنا ئەو دیمەنە جوان و ئەو مۆسیقایە بەجددی یاریەکی شازە شایانی ئەوەیە تاقی بکەیتەوە هەرچەندە یاریەکە زۆر دەمێکە بەردەستە برایەکەی حاڵی زۆر گەیشتینە دارەکەی لە کۆتایی داگەیشتی دەڵێ لێرە بەدەینەوە دیارە دەبێ شوێنێکی وایە ئەوەم زانی شوێنی ئاوەکەی بەتاڵە وتم ئەو هەموو ڕێگایەمان بڕیەوە ئاوەکەشی ئەوەتە لە کۆتایی داگەیشتین ئەو هەموو ماندوو بوونەمان بۆ ئەو ئاوە بوو تاوەکو باکومان ڕزگارکەین بەس ئێستا برایەکەی دەترسێم هەتە دەگەینە خوارەوە مردبێ خێراکە کاکە لەبەر براکەت ئەو بەکوێدا دەڕۆ ڕێگایەکی کورت ئەی هەوار ئەو دیمەنە جوانانە
بە ئاسانی هاتەوە خوارەوە. ئەو برایەکەی مردووە. ئەی هاوار. دەبێ خۆشمان خۆڵەکەی بەسەردا بکەین چکە بەتەنیان بێگومان لێوێندەر داماوە هەر توانای هیچی نەماوە. دیمەنێکی زۆر زۆر ناخۆشە برای خۆت بنێژی. هەر تەواو کاریگەری کردوتە سەر برا بچووکەکەی.
زۆر جوانە بەس بە جددی ئەوەی زۆر سەرسامنەوە یاریات ساونتراکەکانی تا گەڕاینەوە بوو بە شەو جەوێکی باراناوی و ناخۆش لەکوێ دەستمان پێکرد تەقریبەن گەڕاینەوە ئەو شوێنە بەس باش بەو باڵندە جوانە ئێمە گەیاند با بزانین حاڵی باوکمان چۆنە دەبێ بچین چکە لای دکتۆرەکە ماوە لێوە بەجێمانیشت دڵیشی زۆر پڕە یاڵڵا با بڕۆین برایەکەشی لەگەڵ نییە ئەگەر تووشی ئاو بووین چکە مەلانی نازانێ بۆ بەسەر ناکەی بەسەر ناکەی بۆ خۆمان لێرە هاتی وەڵا بەسەر ناکەی باش بوو ئاها دەبێت لە جیات برایەکەشی دارگرین پێشتر کە یاریمان بە برا بچووکەکەی دەکرد تەنیا ئاردوو ئارسێمان بەکاردێنێ بەڵام ئێستا دەبواە هەردووشی بەکاربێنین یاڵڵا یاڵڵا دەبێ خێراکەین ئێستا چۆن مەلە بکەین ئەی هەوار ناوێرێ جا ئەوەی هۆکارەکەی نازانێت بۆ لە ئاو دەترسێ و مەلەوانی ناکە سەیری پارتی یەکەم کە باسمان کردووە ئەوە داچێتی دەڵێ بڕۆ مەلەوانی بکە وەکەوەی بڵێ کە مەترسێ بڕۆ لەگەڵتم ئەی هەوار داچی لە دەستدا برا گەورەکەی ئێستش باوکی حاڵی زۆر خراپە با بزانین دەتوانێت بەسەر ئەو ترسە زاڵ بێ نانە ئازایە وەکەوەی کە برایەکەی لەگەڵی بێ دەبی هەم ئاردوو داگرین هەمیش ئێڵدوو ئەو جە دەتوانانی مەلە بکە لە کۆتاییدا بەسەر ئەو ترسەی خۆیدا زاڵ بوو ما بزانین باوکی زیندووە یاخودنە ئەوەش نێ دەتوانی بەتەنیا ئەی هەوە بەڕاستی زۆر تایبەتە چونکە بیدایەت نەی دەتوانی بەتەنیا بیکە بەڵام ئێستا کە ئاڕیەک و ئاردوو ئێڵدوو پێکەوە دادەگرین دەتوانێتن دەنجی برایەکەی ئەی هاوار
لە خەمی برایەکەی و خەمی باوکی لە کەوتاییدا گەیشتنەوە ئەو شوێنێک کە باوکمان لێ بەجێهێشت با بزانین هیچ توانای نەماوە داماوەت نانە باوکی هێشتا زیندووە بابزان دەتوانین ئاوەکە دەتوانێت کاریگەری دروستکە یاخود نە هەر ئەو ماندوو بوونەمان بەلاش نەبێ زۆر باش دەبێت خۆش زۆر ماندووە دیارە توانیمانە باوکی ڕزگار بکەین داماوەی بیری برایەکەی دەکاتن بەڕاستی یاریەکی تایبەت بوو بەڕاستی چیرۆکێکی سادە و جوانیە بوو ئەو یاریەک دووجار بکەین با بڕۆینەوە هەر باش بوو توانیمان باوکمان ڕزگارکەین با بچینەوە خانووەکەی خۆمان سەرەتا لێرە دەستمان پێکرد لە کۆتایش گەڕاینەوە هەمان شوێن یارێکی سادە بەڵام بووە یادگارێکی زۆر زۆر جوان هیوادارم تاقی بکەنەوە ئەگەر تاقیتان نەکردێتەوە دیار ئێوەتە باوکی لەسەر گۆڕی داچیتی دەکا خێزانەکەی ئەی هەوار بەجددی عاشقی ئەو ساونتراک و مۆسیقایانەمە ئەو یاریە بۆ ساونتراکانە چێژی زۆر زۆر زیاتر بوو گۆڕی کوڕەکەشیان داناوە بزانیمان گۆڕەکەی لێر نییە بەڵام بۆ یادی بکەنەوە ئاسانتر بتوانن بێنە سەری دوعای بۆ بکەن و قسەی لەگەڵ بکەن دیمانێکی یەکجار خەمناک بەڕاستی بەدەستە خۆت نییە دڵت پڕ دەکات بە تەنیامانەوە بەڕاستی ناخۆشە وەکۆیەکە بەڵێنەکەی بە خێزانەکەی دابێ منداڵەکان بپارێزی بەڵام نەیتوانی بی کاریگەری زۆرە لەسەری ئەو دیمەنە جوانە باڵندە لە کاتێکی زۆر زۆر باش فریامان کەوت ئەجینا ڕەنگە بە باو چشمان ڕانەگەیشتبانە ئەویشمان لە دەستدا باە بەس باش بوو فریامان کەوت و توانیمانەوە ڕزگارکەین ئاوەکە کاریگەری خۆی دروست کرد و ئاخیرەن گەیشتینە کۆتایی چیرۆکەکەمان هاوڕیان هیوادارم بەدڵتان بوو بێت و هیوادارم ئەوانەی تاقییان نەکردوێتەوە یاریەکە تاقی بکەنەوە چکە بەڕاستی شایانی ئەوەیە تاقی بکەیتەوە چێژێکی یەکجار زۆریە بوو هیوادارم تاقی بکەنەوە هیوادارم بەدڵتان بوو بێت چێشتان لێبینی بێت تا ڤیددیۆیکی تر تا یاریەکی تر یان ڤیددیۆیکی نوێتر دێمۆلاتان هەر لە خۆشیدا بن هیوام خۆشیتانە خواتان لەگەڵ